ئاینی زەردەشتی و ئاینی کاکەی یارسانی وە لەگەڵ ئاین ئێمە بێ بڵێن دین وشەیەکی کوردی ئاوێستایە لەگەڵ دینی ئێزیدی ئەم سێ دینە دینی ڕەسەنی کوردن. ئەم دینانن کە لە کوردستان هەڵقڵاون یەکەم دین لە جیهان کە هەڵقڵا کە پەیدا بوو ئەو سێ دینە بوو. هێشتا ئەوانی تر پتیانە پەرست. چ دینەکانی تر ئەوەی کە ئیتر هاتۆ لە دوای زەردەشت چ دینێک هەبوو هەمویان پتیانە پەرست یان ئاسمانیانە پەرست یان مانگ و ئەستێرە و ئەو شتانیان ئەپەرزیان شتێکیانە پەرست کە خۆیان بەدەست دروستیان کردووە. بەڵام ئەوە بوو کوردی ڕەسەن کورد لە ژیانی شتێکی دروست نەکردووە کە بیپەرستێت. دایمەن ئەگەر خواشی نەدۆزی بێتەوە ڕۆژی پەرستووە. ڕۆژ لای پیرۆز بووە چۆن لە ئاڵاکەمان ئەبینی ئاڵای کوردستان کە ڕۆژە کە پیرۆزی خۆی ڕۆژ نەبێ ژیان نابێ وەنیە. بۆیە ئەم دینانە دینی ڕەسەنی کوردن. بەڵام ئەگەر بێت و ئێمە باسی ئێزیدیەکان بکەین چونکە ئێمە لێرە لەم کۆنفرانسە بەهۆی ئەم جینۆساید ئێزیدیەکان و ئێمە لێرەین. ئێمە وەکو میلەتی کورد هەمومان قەرزارباری خوشک و برایانی ئێزیدین. بۆ لەبەرەوەی کاتێکە خەزەواتی ئیسلام دەستی پێکرد هات ئێمە هەموو ترساین. ئێمە لە زبری شمشێر لە ژێر سێبەری شمشێر هەموو بووین بە مسلمان. بەڵام ئەوان مقاومەیان کرد مقاومەی 74 جینۆسایدی بەم شێوەیان کرد. دینی خۆیان نەگۆڕی کەلتوری خۆیان نەگۆڕی جلوبەرگی خۆیان نەگۆڕی زمانی خۆیان نەگۆڕی شوێنی خۆیان نەگۆڕی مانەوە تەحملی هەموو ناخۆشیەکانی کرد کە ئێمە لە سەدەی 21 دیمان کە لە 2014 ساڵ پێش ئەمڕۆ کە ساڵانە بە سەدان هەزار دۆلار دەرخان نەکرێت بۆ مافی مرۆڤ. بەڵام مافی مرۆڤ لە ئاستی ئەوەیە بوو بە پتێک و تەماشا تەنها لە تەماشاکردن هیچی نەتوانی بکات. ئەمەش کە بوو بەهۆی تەبعەن هەموو کات شەڕەکان پیا و دروستیەکات ژن ئاشتیە خاتەناوە و ژنی کوردیش دایمەن حەزی لە ئاشتی بووە. ژن بەدەستێک چەکی هەڵگرتووە بەدەستێک شیری داوە بە منداڵ و بەدەستێک دیفاعی لە خاک و نیشتیمان کردووە. هەموو کات ژنی کوردستان ڕۆڵی هەبووە لەم شەڕانە لەوەی کات بە هەموو شێوەیەک بە تیمارکردنی برینار بە خێوکری مناڵ بە چەک هەڵگرتن بە دیفاع لە خاک و شەڕەف و نیشتیمانی میلەتی کورد. چونکە ژنی کورد هیچ جیاوازی نەکردووە لە کووردا کەلتوری کورد جیاوازی نەکردووە لە بینی ژن و پیا. بۆیە ژنیش وەکو پیا ڕۆڵی هەبووە وەکو پیا و بەشداری لە هەموو شتێک کردووە. نەتەوەی کوربۆیی بتوانێت بگات بە دەوڵەت دەبێت دوو شت لەبیر نەکات. یەکەم دەبێت دین لە سیاسەت جیاکاتەوە. دووەم دەبێت بازرگان لە سیاسەت جیاکراتەوە. لەبەرەوە کە دین نابێت بە سیاسەتەوە بنووسێت بێت دین جیاکرێتەوە. بەڵام دین هەموو دینەکان یەک ڕێگان بۆ ناسینی خوددا بۆ پەرستنی خوددا. دینەکان وەسیلەیەکن بۆ ئاشتی بۆ پێکەوە ژیان. دینەکان وەسیلەیەکن بۆ بڵاوکردنەوەی ئازادی بۆ بڵاوکردنەوەی بۆ خۆشەویستی بۆ ڕێزگرتن لە خاک لە نیشتیمان لە ئاو هەوا ئەوانەی کە مەزەری ژیانن بۆ مرۆڤەکان. بۆیە هیچ دینێک بە مرۆڤەکان ناڵێ بڕۆ بیکوژە. هیچ دینێک بە هیچ کەسێک ناڵێ بڕۆ بیکوژە. بۆ چونکە خوددا پێویستی بە مەحامی نییە. خوددا پێویستی بە هیچ کەسێک نییە بینێرێتن بۆی بکوژێ. هەموو دینەکان ئەگەر بڵین لە خودداوە هاتووە کەواتە خوددا بۆ حاشا لە دینێکیانەکە وەکو وایە باوکێک سێ-چوار کوڕی هەبێ حاشا لە کوڕەکانی بکات تەنها یەک کوڕی بهێڵێتەوە نەخێر. من هەموو کات دەڵێ بکە خودای ئەو ڕێکخراوە تیرۆریستانە وەکو داعش و ئەڵقاعیدە و جنود ئیسلام و ئەلنوسرە خوددایان جیاوازە. خودای ئەوانە چونکە خوددا پێویستی بەوە نییە کە یەکێک لەسەری بکاتەوە. خوددا زاڵم نییە قەهار نییە. خوددا خۆشەویستیە. خوددا ژیانە. خوددا ئازادیە. ئەمانەیە خوددا پێ دەڵێ بڕۆ کاری تۆ لەو دنیا نییە بچی خەڵک کوژی بۆی بەهەشتە خۆری دەستگەی نەخێر. ئێمە خوددا ئێمەی دروست کردەوە وەکو ئەفریندە بۆی کە لەسەر ئەم دنیاە ئەم کەوکەبە بکەین بە بەهەشتێک بۆ نەوەکانی داهاتوومان. تەنها خوددا ئەوەی لە ئێمە ئەوێت. ئەوەی ڕاستی بێت زۆر مامۆستا و مەلای بەڕێز هەیە سەردانمانەکەن لە بۆنەکانمان لە مەراسیم و طقوسەکانمان. بەڵام هەندێک لە توندڕەوەکان هەن هێرشەکەنە سەرمە. هەندێک لە توندڕەوەکان هەن کە پێکەوە ژیانیان قبوڵ نییە کە ئەم ئازادیە جوانە ئەم ئەمن و ئاسایشەی کە لە کوردستان لە هەرێمی کوردستان هەیە قبوڵی نییە. وە بەڵێ هێرشمان ئەکرێتە سەر زیاتر هێرشەکان هێرشی ئیعلامین کە قسەی ناشرین و بێمانە ئەکەن وەکو ئێمە ئاگرپەرست بین کە مەعەلعیلم هەموو دنیا دەزانێت کە یەکەم کەس خودای دۆزیەوە زەردەشتی مەزن بوو و ئێمە خوددا دەپەرستین. خودامان هەیە. خودای تاکوتەنیامان هەیە کە خودداش تەنها خاڵقە. خوددا تەنانەت پێویستی بە پەرستنیش نییە. ئێمە
ئێمە عەبدی خوددا نین. خوددا دەڵێ بڕۆ ئەم کەوکەبە بکە بە هەشتێک بۆ نەوەکانی دوای خۆ بڕۆ داهێنەر بکە، وەکو نەوەکانی پێشمان ئەگەر نەوەکانی پێشمان تیاریان بۆ نەدۆزی بە دروست نەکردبینە بەس بە دەیان ساڵ ئەنجا ئەگەیشتینە ئەمریکا، ئەگەیشتینە وڵاتێکی کە ئەم جیهازە طبیانە، ئەم سەیارە تەلەفۆن، ئەم هەموو شتە هەمووی نەوەکانی پێش ئێمەش چی هەیە ئێستا تا ئێستا لە 16 تەکنەلۆژیا دۆزراوەتەوە هیچی وان نەدۆزرا. ئەنجا ئەبێت تەکنەلۆژیا چی هەبێت لەسەر ئەم گۆی زەمینە. بۆیە خوددا تەنها ئەوە دەڵێ کە ئێمە چی دەتوانین بکەین بۆ نەوەکانمان و پێویستی بە هیچ لایەنگیریەک نییە. من زۆر پێم ناخۆشە کە ئەم وشەی کەمەنەتەوەی زۆر بەکارەهێنرێ، بەڕاستی لە زۆر شوێنە بەکارەهێنرێ، چونکە ئێمە کەمەنەتەوە نین وەکو زەردەشتی کاکەئی یارسانی ئێزیدی ئەمانە سێ دینە ئێزدانیەکانن کە لە مسیۆپۆتامیا لە کوردستان هەڵقڵاون، لە منطقەی ئاریان هەڵقڵاون. ئێمە خاوەنی ئەم خاکەین لەبەرەوە ئێمە کەمەنەتەوە نین. بەڵام هەندێک تونندڕە و هەیە بەڵێ پێی ناخۆشە کە ئێمە سەر دەرکەین، لەوان وایە کە ئەندام لەوان کەمە بێتەوە یان دینەکەیان کەمە بێتەوە یان دینەکەیان بۆ تیجارەت بەکارێنن، هەزەکەن کە پارەکەیان کەمە بێتەوە. ئەگینا ئێمە ئەگەر بڵێ کەمەنەتەوە نین، ئێمە ئەسڵی ئەم وڵاتین. بەڵام بەڵێ هێرشەکرێتە سەرمان، ئەوەش تونندڕەویە و حەسوودیە، تونندڕەویە، پیاوسالاریە، پیاوسالاری لە هزار دەورە بینێ لە وڵاتی ئێمە و هەندێک کەس ئەڵێ کە تەنها دینی من هەیە و هیچ دینێکی منتر نییە، دینەکانی تر هەمووی ئەشارێتەوە. ئەوەش بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە، چونکە ئێمە ئەسڵی دینین، ئەسڵی دین ئێمەی زەردەشتین، ئەسڵی دین. دوای دینەکانی تر هاتووە. یەکەم دین کە هاتبێت دینی زەردەشتی بووە کە لەسەر بنەماکانی بیری چاک وتەی چاکردداری چاک بووە.